سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە باس لە گرانبوونی هێلکە دەکەین لە نێو هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێم بڕیارێکی داوە ئیتر بۆ لە مەودووە نابێ هێلکەی بیانی هاوردەی نێو هەرێمی کوردستان بکرێت. خاوەن پرۆژەکان دەڵێن هێلکەی زۆری خۆماڵیمان هەیە، دەتوانین تەواوی پێداویستەکانی هەرێمی کوردستان دابین بکەین. قسە لەسەر ئەوەیە بەشێک لە کارگەکان هێلکەی خراپ بەرهەم دەهێنن. بابزانین هێلکەی خراپ بە چ شێوەیەکە لە نێو بازارەکان، گرانبوونی نرخی هێلکە لە نێو بازارەکان بۆچی دەگەڕێتەوە و چ پێویستە بکرێ، هاوڵاتیان چ ڕایەکیان هەیە و حکوومەت بە جددی چ پلانێکی هەیە بۆ ئەوەی هەم نرخی هێلکە دابەزێ و هەمیش هێلکەیەک بگاتە دەستی هاوڵاتیان هێلکەیەکی تەندروست بێت. سەبارەت بە هێلکەی سپی، هێلکەی سۆر، تۆ کامیان دەخۆی؟ سۆرەکە بڵێ چۆن دەزانیان لەبەر سۆرەکە خۆمانێ و ڕۆژە بە ڕۆژە دەرەچی خۆی باشە ئەوی نازانین کۆنە کۆنیا ینی سۆرەکە خۆمانەیە باشە تەبان ڕۆژە بە ڕۆژ دەرەچی دمرێ تامەکەی خۆشتریان خۆشترە خۆشتریشە بەڵێ باش چۆن دەزانی ئەم هێلکە ئەکسپایر نییە؟ وڵی نازانم ئیسپای لەسەر نیە تاریخ لەسەری بەس ڕۆژانە دەرەچی ئیسپایری چی یعنی ڕۆژانە دەرێت بەڵام هەندێک جار دەگوترێت کاکە بە قاچاقیش دێ هێلکە وای وڵی سۆرەکە ئەیکە نازانم ڕۆڕاستی تۆ لەگەڵ هێلکەی سۆری بەڵێ ئەی سەرەکە چۆنە ئێستا؟ بەڵێ سەرەکەی چۆنە؟ باشەکەی باش وڵە 5,000 4,500 دەستەی بە 5,000 هەر ئەو سەرەبی باشە؟ بەڵێ باش باشە چ هێلکەیەک باشە تو کامە هێلکە؟ ئەوە نیە سۆرەکە سۆرەکە؟ ئەی سپێکە چییە؟ ئەو تورکیە باقم ئەو نیە ئەوش باش سۆرەکە دەخۆی ئێستا ئەم پێم خۆشە سۆرەکە بم باشە ئێستا ئەو برادەرە هێلکە دەفرۆشێ هێلکەکەت نوێیان کۆنا هەموو نوێیە؟ باشە ئێستا ئەمە وڵاتێ دەیەوێ هێلکە بکڕی چۆن دڵنیابێ و هێلکەی تۆ ئەکسپایر نییە؟ بێخەمبی داخە بەچی بێخەم بێ ئێستا دەڵێن هێلکە هەیە تاریخی نوێ دەکرێتەوە ناشتوانە شتیوانە بووە؟ نییە ناشبی و نییە نییە یەک جەتایق لێ هێلکە ئەکسپایر دەبی؟ نا ئەکسپایر نابی؟ هاویان بە زستانە نا زستانە بەی شێوەیە ئەکسپایر نابی یعنی مانگێکیش ببینێت تۆ کێشەی نانە باشە فەرقی سپی و سۆری چییە؟ هیچ فەرقی نییە هیچ فەرقی هیچ فەرقی ئەی لە سەعر؟ یەک ساعدە یەک سەرە؟ فەرقی هەیە؟ زۆر بە چارە ئەو بە چار نیوە ئەوەش بە چاریە بە چاریە. کامیان قورستر لە قورسەیانش هەر لە ڕەنگە هیچ فەرقیان نییە یعنی لە وەزن و لە ساعت یەک ساعدە باشە تۆ کامیان دەخۆی سپی بۆ تەبیعەت نییە بە تەبیعاتە هێلکە هەیە بۆ ساردی هەبی؟ ها هێلکە هەیە بۆ ساردی هەبی؟ بەڕوا هەیە بەس بۆ نوعی نییە هێلکەی سۆر لە دەرەوە دێ؟ نایە هەموو عێڵاقیە هەمووی کوردستانە یعنی کوردستان سپیەکان تووشەیە یە عراقیان کوردستانە کوردستان یە کوردستان یعنی هێلکەی خۆمان هەیە بەڵێ تۆ دوکانداری؟ بەڵێ. هاتووی هێلکە بکڕی بەڵێ گران بۆ هێلکە؟ زۆری گران چەند بوو گران بۆ؟ ئەگە برێن پێشتر بەسێ بوو ئێستاکە لۆ 4 و 5 ڕۆژ لەبەر چ گران بووە؟ لەبەرەوەی کەم ئاوەردەی کوردستان دەکرێت و یعنی لەوەتەی قەدەغە کراوە گران بووە بەڵێ کا هێلکە بە 30,000 بۆ خەتە بە هێلکە پێشتری پێشتر پێشتر تەبەقەی چەند دەبی چەند دەبی؟ وەڵە تەقریباً دوو مانگ بوونیەوە دوو مانگونی و بە سێ بوو بەڵێ. ئێستا بوویتە چار بەڵێ ئێستا بوویت ئەمە بە چاری وەردەگرینەوە بە 5 دەدەم بە پێنجی دەفرۆشیەوە کەوایە ئەگەر بەم شێوەی بڕۆ هێلکە گران دێت زۆر گران باشە چی هێلکەیەک باشە چی هێلکەیەک خراپە ئێستا زۆربەی- دەڵێن هێلکەی هاوردە کرا و قەدەغە کراوە بەڵێ. باشەم بڕیارە ئێستا هێلکەی سۆر زۆر دەفرۆش و زۆر سەر بدەبێت هێلکەی سۆر بەڵێ باشترە بەڵێ باشتر یانیشە خەرکەکەەوەی پێ باشە لە پنەمنەوەدا باشترێت تۆ سۆرەکە وەکو باش دوکاندارێک کامیان بەکاردێنی سۆرەکە بەکاردەی ئەگەر سۆرەکە هەبیتن سۆرەکە بەکاردێنم دەگەی بەس ناچار بەس سپێکە چکە زۆرتر سپێکە دەفرۆشێت و ئەوە دەبیت باشە تۆ لەگەڵ ئەوەی کە یعنی ئەو بڕیارە دەرچووە هێلکەی بێگانە نێتە کوردستانی خۆمان هەبی بەخۆی دای مشتی خۆمانە باشترە باشترە نەکێلکە لە هەموو وارش خۆمانە بارە بەڵام بە مەرجێک نرخەکە گران نێبێت کەکە گران نەبیت خەڵک گلەی دەکات لە نرخ هەرێەوە چۆن؟ زۆر جار هەیە ئێستان حانوکەم پێشتر کارتۆن دوو کارتۆنم دەینە ئێستا لەبەرەوەی گران بووە گەمە دەکات ساری ئەم کارتۆنێک ناێنم نیو کارتۆن دێنم لەبەرەوەی خەرک زیاتر کەمتر دەخوات و زیاتر وەبی ئەوە لەوەی هەیە سەرەکە ئێستا دەبیتەوە زەرەر دەبێت. تۆ
تۆ هاتو هێلکە بکڕی ها زەینی دەدەمێ و تەماشا چی لێ دەکەمێ تێدەگەی کامیان باشە کامیان خراپە بەقڕان ئەمن یەکستایك بخۆم نارمەوانە بخۆم ئەو سپیان ئەو سوکانە ناوەری بوو. ناوەڵ بەس ئەو سۆرانە ئەوە دەزانم ئەوانە ئەسلینە ئی خۆمانەیە یعنی دەستە شتێدا هێلکەی هەیە خۆمانە لەبەر باشتر بخۆم بێت. دەبینم بە تاکیدی خۆمانە باشترە زۆر باشترە لە باشە تۆ پێم بڵێ چۆن دڵنیا دەبی ئەو هێلکەیە ئەکسپایر نییە وەڵاهی بەوزستانی باوەڕ ناکەم بخۆی لەبەرەوەم بخۆم مریشکم هەیە ئەو بە هەوڵتە ئەکسپایر نابی بەڕاستی ئەکسپایر نابی باشە بزانین ئەوە تاریخی لەسەرە ئەوە لەسەر ئەوە لە سەریتی باشە ترسن لەوە هەیە تاریخ دەستکاری بکرێ لە هێلکە بۆ خدای ئەمن یەک بخۆم فێرێک یەک دەبێت. بخۆم ئەوە ئەگەر بێ و بەسەر چووی ئەوم پێ باشترە لەو سپیە ئەو سپێ چکەم بخۆم دیتم تەزویری دەکەن ینی بینیتە بەێ بخۆم دیتم لە ماڵەوە شێلکەت شکاندووە تێکچوو بەێ تێکچوە تێکچووە. لەو سپیانە تێدا هەیە بەس بە لەو سۆرانە وڵی ئەوانە گلەیم لێ نەبوو لەوانە دەکڕمە باشە چه هێلکەیەک دەکڕی بۆ ئەوی ینی مرتاحی لەوەی زۆر کەسەیە دەڵێ سوی زۆر کەسەیە دەرێ سۆر هیچ فەرقیان هەیە نازەوە خۆمانەیە قاوەیەەکە ئێ؟ بەس پێکا لە تووشای دێتن ئەو تاریخی بەخۆیان لێ دە نازانەوە شتێک بۆ خۆت کامیان دەکڕی وڵا خۆمیان سپەکەی دەکڕم گەورەی هەیە حەزمی گەورەترە هزار ناگرانترە بەس ئەو بەتامترە بەتامترە بەڕای تۆ بەتامترە زیاتر ینی کە سۆر دەکەم مقلەکەی زیاتر دەگری باشە تۆ کە هێلکەت کڕیوە لە ڕابردوو قەت سوپفەی وای کردووە هێلکەکە بە ئەو برادرە بڕوە قەت سوپفەی وای کردووە هێلکەکە تێکچوو بێ بەسەر چوو بێ بۆن سارد بێ کێشێت بەس هێلکە مەفعلیشی مەفعلی درەنگ دەڕوە هێلکە درەنگ دەڕوە ساڵێک داژووە ئەگە خۆی مریشی تەمەشای تاریخ ناکەیت تۆ یەکسەر دەیکڕی ئەوە تاریخی لێ دراوە لەسەر بەزم سیقەمە تاریخی نیە بەس تاریخی نییە بەس ئەوە هێلکە درەنگ تێک دەچی تۆ کڕیاریان فرۆشیار ئەمن فرۆشیارم لە هێلکە دەفرۆش بەڵێ چ هێلکەیەک دەفرۆش ئەمە زیاتر سپێکە دەڕوە سپێکەی دەفرۆشی باوەڕ بە سۆر نییە با بەس خەڵکەکەی مە پێ دەرێنەوە خۆمانەیە بی بە نایبەی لە سپێکەکەی دەبا لەبەر چ لە بەرچ نازام ئەمە زیاتر بەشتی دەرێت دەرێ مارکێت پێوانە بەڵێ پێم بڵێ زۆر جار دەگوترێت هێلکە دێتە ئەو کوردستانی تاریخی نوێ دەکرێتەوە هێلکەی قاچاق دێ هەتا چەند ڕاستە والله ئەمنەوە جێم لێ بووە لەو ماوەی لەو مانگێکە ڕۆیەوە دەرێن پێشەش ئەوەی تڕێ لێشە بگرن باش ئەو معنای چییە بە قاچاق دێتە ژۆرێ و لە هەولێرش مەمنوعە گرانترە سەردەمایە گەمە دەمان فرۆش بە 2750 تەبقەی خەڵک نەی دەکڕی ئێستا کە گران بۆ تەبقەی بە 5500 خەڵک دێتن نیشە بیدەینێ ئێستاکەەوە هاتیمە بە سێ کارتۆن ببەم خەزنی کەم دەرێم نەکو دیسان نەمینێ ینی ناچاری هێلکەی خەزن زۆرە هێلکەی سپی سۆر زۆرە ئی خۆمانە زۆرە خەرگنای بەەوەندە سپیەکەی دەبە لە بۆی بەڵام خەڵکێکی زۆر دەڵێ کاکە شتی خۆمانە باشترە هێلکەی خۆمانە دەڵێن وڵاتان ئەو هێلکانەی کە بۆمە دەنێرن شتی باش نانێرن دەڵێن کاکاوەی لەمە زیاد بێ و خراپ بێ با بڕوا بۆ کوردستان خەتای خۆمانە هەمووی خەتای خۆمانە شتێک کە نەما گران دەبی کە گرانیش بۆ زەخەرکە زیاتر داواکاری چێ لە داواکاری من ئەوەیە حکوومەت سەردەمایە گلۆ بە 2750 بوو لۆ ئێستاکە بە 500 نیشە مەمنوعیشانی دەڵێ ئاگاداری نرخ بن نرخەکە لۆ ئێستا گرانە پێم بڵێ تۆ وەکو کاسبکارێک لەگەڵ ئەوەی هێلکە لە دەرەوە بێتە کوردستان ناوەڵە لەگەودانی مەیکە ڕێلەک بێتن دەفتەرە گومرجیوەگری پێشەم گومرجەوە گومرگلۆکەتە سەرێ لۆ لەولایە دێ لۆ لەولایەنە ڕێلێک چەند وەردەگری دەرنێک دەفتەری گومرگ وەردەگری دەفتەرێک بزانەوە هێلکە بەدونی وەڵ عبوتە 500 چارنی لەبەرسێ دیارە گومرگ و قاچاقا قاچاقا لە چێدی باشە بەڵام کاک نەبەس ڕێلە چی گرت لێرە لە گۆمەسپانێ تاریخی دوماگماوە پێشتر لێ درابلویاندا نبوو گرتی بەدەست خۆتان دیدانیان هینایان گرتیان لەوێ دێ شتام و لەوێ دێ باشە بەڵام ئێستا زۆر لە پرۆژەکان کاوانەی هێلکە بەرهەم دێنن مریشکیانەیە دەڵێن کاکەمە پێویستیمان بە هێلکەی بیانی نییە ئێمە هێلکەی خۆمانە هەیە و زۆر چاولەکەی چاولەکەی وڵاو تۆ هێلکە خۆمانە دەرەجێکە خۆمانە دەرەجێکە وچێ تو چێلوچێ بەهار نەبیتن با زیادکەن زیادکەن پێشمان بەوە هەر نابی بەڵام ئەوان دەڵێن هەمانە هەیتمانەیە و باکە دەڕوە لۆ بەغدا لە جنوب دەڕوە یعنی دەبی حکوومەت ڕێخستنەوەیکی باش تاکیت لە هەمووی گرنگتر لە دەواازەکان ڕێگان نەدا ڕێگانەدەن گومرگ وەربجێت لەلای دەفتەرێکی گوم لەولای لە چێن دەرێ لە ڕێ باش مەغلی دەرێ لەوێوە دێ ینی لەوێ دەگیرێ قەچاقە لەوێ دەگیرێ هێتکە بۆ گەین لەوێ دەگیرێ هێلکەی بۆ گەنی نەیان گرتیان کاکە نەبەس گرتی قایمە لێر نەیگرت ینی هێلکەی بۆ گەنی شەیە ئەدیکو ئەدێمون ئێستا
هەندێک جار لە تۆڕە کۆمەڵایەتیەکان گرتەی ڤیددیۆی دروستکردنی هێلکە بە شێوەی ناتەندروست بە پێکاتەی جیاواز کە دەگوترێت ئەمە لە کوردستانەوە دروستکراوە. ئێمە بۆ دڵنیایی بوون لە ڕاستی و دروستی ئەم جۆرە گرتە ڤیددیویانە و ئەم هێلکانێک کە ئێستا لە هەرێمی کوردستان لە پرۆژەکانی بەرهەم دەهێنرێ بابزانین ئەم هێلکانە بە چ شێوەیەک بەرهەم دەهێنرێ و هێلکەی خۆمانە چ جیاوازیەکی هەیە لەگەڵ ئەو هێلکانەی کە هاوردە دەکرێت باشترە یان خراپتر و شێوازی کارکردنەکە بە شێوەیەکی فعلی چۆنە. یەکێک لە کێشەکانی هەرە گەورەی بەردەم چێلگەکانی پەلەوەر ئەوەیە کە زۆر جاران نەخۆشی جۆر بە جۆر دەگوازرێتەوە ڤایرۆسی جۆر بە جۆر. ئێستا ئێمە جلێکی تەندروستمان لەبەر کردووە پێشترش ئاوێکمان بە خۆماندا کردووە بۆ ئەوەی ڤایرۆس نەگوازرێتەوە. ئێستا دوجار پێڵاوەکانی خۆشمان بە هەمان شێوە تەحقیم دەکەین پاکسازی بۆ دەکەین بۆ ئەوەی هیچ ڤایرۆسێک لەگەڵمان نێ. ینی گەورەترین گرفت لە بەردەم چێلگەکانی پەلەوەر ئەوەیە دەبێت هەر کەسێک بێتە ناو چێلگە پەلەوەریانە دەبێت تەندروستێکی باش بێ دڵنیا بنەوەی هیچ ڤایرۆسە لەگەڵ خۆیان نەهێن. پێ بڵێن ینی ئەوانە هەموو مریشکی خۆمانان هێرکەکەش خۆمانەیە بڵێ مریشکەکە هەموو خۆمانێ هێرکەکەش هەر خۆمانەیە. باشە ئێستا ئەمە چۆن بزانینەوە هێلکانە هێلکەی باشن؟ هێلکەی باش لە ڕووی دیارە لە قشرەکەی دیارە لەوەکەی دیارە لە گلافەکەی. ئێستا ئەمە هەر لە هەمان شوێنی ئەو هێلکەیە سپیە تەقریبەن سۆرەکی سپیە بەڵام لە تەنیش دەوی هێلکەچی سۆرتر هەیە. ئەوە لێرە ئەمە ئەسنافمانەیە جیان دەکەینەوە بەڵێ چەند بەشێکمانەیە کە فەرزیان دەکەین نێچیان زیاد دەکەینەوە هەر یەک بە جێی خۆی داگیرێت و هەر یەک ئەسعاری خۆشی هەیە بەڵام لە هەمان کاتژدا هەموویان هێرکەکە نەفسی مادەیە نەفسی تامە بەڵام فەرقەکە لە ڕەنگەکەی هەیە. باشە هەندێک جار هاوڵاتی دەڵێ ینی هێلکەی سوور تامی خۆش نییە وەکو سپی بەعکسەوە ئەو هێرکەی سوورەی ئەو هاوڵاتی کە دەیخوا لەوانەیە خۆمانە نەبی هێرکەی هاوردەبی دەرەوە ینی هێرکەی سوورەیە لە دەرەوە بێ هێرکەی لە دەرەوە دێ لە زۆر جێگادە بەڵام هێرکەی خۆمانە ئەمن ینی داواکاریم لە خەڵکی شاری خۆمانەوە فێری هێرکەی خواردنی خۆمانە بن. یعنی ئێستا تۆ گرنتی دەدەی ئەو هێلکەیە تامی خۆشتر بێ لە هێلکەیەکی سپی 100% لەبەرەوەی حتا ئەو مادەی کە دەیدێنێ ئەو مەواد ئەوەلیە لە باشترین کوالیتی لە هۆڵەندا لۆمانێ لەوێ لە مختبەر دووجار فحسی بۆ دەکرێت جارشتریش ئەمە لێرە فحسی دەکەینەوە حتا مەوادەکەشی دەزانین پێکاتەکانی چییە ینی بە سوودیشە زۆر بە سوود باش یا ئەو هێلکە ئەگەر لێرە گرنگەکەی ئەوەیە هێلکەی خۆمانەی سوور کە لە پرۆژەکانی کوردستان بەرهەم دەهێنرێ گرنگ ئەوەیە کوردستانی بی نە قاچاقات بێتە کوردستان لەوەش قاچاقەیە لەوەش قاچاقەیە باشە خەڵک چۆن بزانێ ئەمە خۆمانەیە ئەو هێلکانەیە کە ئێستا لە دەرەوە دێ زۆربەی هەم تاریخیشی لەسەر هەموو دەستکاری دەکرێت و هێلکەکەش بە بۆن و بە ئەوە دیار هێلکە بە چەندی پیس دەبێت هێلکە ئێستا لەو جەوی ئێستا دەرەزەکەی مولائیمە بەس عادەتی زۆری دەڕۆژ لە دوای دەڕۆژ زیاتر ناتوانین خەست بکەین ناتوانین بە سێ ڕۆژیش لەگەر لە ناو سەلاجە نەبێ تێک دەچێت ئێستا ئەمە مشکلەی ئەومانەیە لەبەرەوەی تاقی پرۆژەکەمان زۆر لەوەی زیاترەکە مانەوە بیفرۆشین ڕۆژانە 1200 کارتۆن ئینتاجمانەیە ینی بەرهەممان زیاترە هەمان زیاترە لە فرۆشتنی هەر لە کوردستانە دەچێتە دەرەوە ئێستا ئەگەر نەچیتە دەرەوە هێرکەکە تەراکم دەکات دەمینێت ینی ئێوە ناچارن هەندێک جار بنێرنە دەرەوە ئێمە داوا لە حکوومەت هێرن دەکەین یعنی ئەو هێرکەی ئەو سڵفەی کە پێی دەڵێن میدیەم خەڵکی هەولێر لەسەرەوەی تەعاودی کردووە ئەو هێرکە لەوەی گەورەتر سەرف نابین هەولێر
بەشی زۆر لە هاوڵاتیان دەڵێن کاکە ئێمە حەز دەکەین بەرهەمی خۆمانە بکڕین ئیتیمان بە بەروبوومی خۆمانە بدەین بەروبوومی خۆمانەش باشترە بەڵام هاوڵاتی زۆر جار دەترسێ دەڵێ کاکە بەرهەمەکانی خۆمانە بەشی کوردستان ناکە ئێوە چەند هێرکە ڕۆژانە بەرهەم دێنن دەتوانن احتیاجی کوردستان دابین بکەن بەڵێ بەڵێ گەورەترین کۆمپانیان لە کوردستان بابرین دەشتوانین تەختیای کوردستان بکەین بەس مشکلەکەی بابرین خەڵکی هەولێر هێلکەی سۆر ناخوا لە بیدایەتەوە وا باوە هێلکە سپی دەخوا ئەو مشکلەمانەیە بۆچی حاڵەتەکە نفسی شتە بەخوا هێلکەی سپی و سۆیس فەرقی نییە نفسی شتە بەس وەکو نفسێتە وەکو بابرێن لێڕاتە حەزی لە هێلکەی سۆر نییە باشە هەندێک کەس دەرێ مریشکی سۆر بەتامترە لە سپی ینی خەڵکێکی سۆر نانە نفسی شتە خەڵکێک دەڵێ مریشکی سۆر بەتامترە لە سپی ینی سۆر و سپی هێلکەی فەرقی نییە هێلکەی سۆر و سپیس فەرقی نییە تەکوینەی یەک بەڵام هەندێک جار دەگوترێت ئەو هێلکانە ینی هێلکەی سۆر تامی وەکو سپی خۆش نییە نابلعکس ئەوە زای لۆوەیە بابرین ئەو هێلکە سۆرێک ئی بازاڕێ ئی ئێرە نییە بابرین لە جێدی دێ ئەکسپار وە کە داخل دەبێ ئەکسپار بووە کە دەیخوا وەرزان هێلکەی هەولێریە ئەو هێلکە ئیمە نییە طبعاً لە هێلکەی سۆرش دەکرێت طبعاً کە دێ تاریخی لەسەر نییە لێرە تاریخی لێ دەن ئەکسپایرە کە دەشتێنی بۆ گەنی وەزای هێلکەی ئێرەیە هێلکەی مە دیارە ئەو هێلکەیە نییە ئی بازاریان ینی خۆمانە جیاوازە طبعاً جیاوازە باش هاوڵاتی چۆن بزانی کاکەمە هێلکەی خۆمانە یان هێلکەی ئۆکرانیە یان هەر وڵاتێکی ترە ئێمە دیارە مەسەلەن لۆگەی خۆمانەیە ختممانەیە هێلکەی مە دیارە مەسەلەن وەزنمانە تامەکەش فەرقی هەیە یعنی بۆن و هیچ هەمووی فەرقی هەیە هەمووی فەرقی هەیە هەمووی فەرقی هەیە باشە چەند هۆڵتان هەیە چەند پرۆژەتان هەیە ئەو پرۆژەیە تەنیا بۆ کوردستانە تۆ باسی هەولێر دەکەی بەس لە هەولێر دەفرۆشرێ ئێستا بەس لۆ هەولێر دەیفرۆشین 12 هەولشمانەیە هەمووی لە ئینتازیە ئەگەر بابرێن دامیشمان نییە ڕاستی داعممان نییە مەسەن ئەگەر حکوومەت بابرێن حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا حکوومەت بڕیاری داوە هێلکەی یاوردەنێتە کوردستان ئەوە هیچ ئەوە داعمە بەس مەسەرن گاز کارەبا علەف هەمووی لەسەر خۆمانە هێلکەتان هەیە ینی پێز نوعمانەیە گچکە بە دەرەجە گەورە دەبی دوو زەردێنەشمانەیە دوو زەردێنشمان هەرێکە ئەوەی خۆی هەیە وەزنی خۆی هەیە بە حرفە مەسەلەن میدیەم سمۆڵ لارج ئەکس لارج ئەکس ئەکس لارج ئەوە وەکو قیاسی هێلکەکان هەموو یەکتامە لەسەر جیاوازیان لەسەر تەبعاً جیاوازە بە وەزنە بەخۆی لە بابرێن لە بازار بە وەزن دەفرۆشرێ وەزنی 21 23 25 29 30 بۆ خۆت کامەوە دەخۆی من هەرچی هەمبی فەرقی نیە لەکنەوە ئێستا با بزانین بازاری هێلکە چۆنە ینی هەندێک جار دەگوترێت هێلکەی بیانی هاوردەکرا و قەدەغە کراوە هەندێک جار دەگوترێت هێلکەی خۆمانە دەتوانێت پێداویستەکان دابین کە هەندێک جار دەگوترێت نەخێر ناتوانێت دابینی کە چۆنە بازارەکە بە بڕیارەکی هاوبەشی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان هاوردەکردنی هێلکە قەدەغە کراوە پشتبەستن بە پرۆژەکانی ناوخۆ ئێستا بەرهەمیان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە بەرهەمی پرۆژەکانی و کێلگەکانی ناوخۆ دەتوانن پێداویستی خەڵکی خۆمان پڕکاتەوە بۆیە بەو ئامانجەی کا پەرە بدرێ بە پرۆژەی ناوخۆ بەرهەمەکی ساغڵەم و تەندروست بۆ هاوڵاتیانی خۆمان دابین بکرێ ئێستاکە دەتوانین پشت بەستین بە پرۆژەکانی خۆمان و بازارەکانی خۆمان لە زۆربەی بازارەکان ئێستا بەرهەمی پرۆژەکانی ناوخۆ تێدا دەستەبەر دەکرێت باشە بەرهەمی ناوخۆیەکان ئێستا دەستەبەر دەکرێت باشە هەندێک جار دەگوترێت کاکە پێشتر ئەو هێلکانەی کە هاوردە دەکرا بۆ هەرێمی کوردستان چێژێکی هەبوو لە ڕووی تەندروستیەوە تا ڕادەیەک تاریخەکانی دیار بوو مێژووی بەسەر نەچوو بوو بەڵام ئێستا لە هەندێک یوتوب دەبینی هێلکە هەر دروست دەکرێت چۆن دڵنیابین ئەو هێلکانەی کە هەن لە کوردستان هێلکەی تەندروستن و ئەگەر باشترش نەبن هاوشەوەی هێلکەکانی تر بەدڵنیاییەوە ئەو پرۆژانەی کە لە ناوخۆ هێلکە بەرهەمدێن ئەو هێلکانە هەر هەمویان لەژێر چاودێری ڤێرتەرنەری و تەندروستی دانا هەر هەمویان بە قۆناغەکانی ڤێرتەرنەری تێدەپەڕن هیچیان کێشە و گرفتیان نییە هێلکەی بێ کێشەنە بەڵام ئەوەی کە
لە یوتیوب بۆ شتانە بڵاو دەبێتەوە ئەوان هیچ ئەسل و ئەساسیانیە بەراورد ناکرێن بەڵێ بەڵێ بەرچاومان بەڵێ بە خۆمان لیژنەکانمان لیژنەیەکی باڵای هاوبەش پێکاتەوە بۆ سەردانیکردنی پرۆژەکان و بڕی بەرهەمی پرۆژەکان چاودێری دەکەن وەروها شێوازی بە بازارکردنیان چاودێری دەکەین تاوەکو بزانین کە ئەو بڕە بەرهەمی کە بەرهەمی دێنن لەگەڵ ڕێنمایەکانی چاودێری بازرگانی دەگونجێ یان نەش دڵنیایی خەڵکی خۆمان دەکەین و لەسەر بوونی داتاکانی مێژووی دروستبوون و مێژووی بەسەرچوونی لەسەر ئەوە پێداگری دەکەن باشە سەبارەت بە هێلکەی سپی هێلکەی سوور باشە دەڵێ سوورەکە بەتامترە بەشێکی تر دەرێت سپێکە ڕاستیەکە چییە بەڕاستی نەفسی مادەیە نەفسی شتە ئەوانە پێشتر خەڵکی مە زیاتر لەسەر هێلکەی سپی ڕاهاتوو ئەو هێلکەی کە لە دەرەوە هاوردەی هەرێمی کوردستان دەکرا بەشی زۆریان هێلکەی ڕەنجی سپی بوون ئێستا ئەو هێلکانی کە ئێستا لە پرۆژەکانی ناوخۆ بەرهەمدێن هەر هەمیان ڕەنجی سوورە لە ڕووی پێک هاتەوە هێلکەی سوور و سپی فەرقەکی ئەو تویان نییە بەڵکو زۆر جار توێژینەوەکان ئەویان سەلماندووە کە هێلکەی سوور باشترە لە هێلکەی سپی سوور باشترە یعنی کەواتە دەتوانین بڵێ هێلکەی خۆمانەوەی کە لە کوردستان بەرهەم دەهێنرێ باشتر بێت لەو هێلکە سپیانی کە لە دەرەوەدا بە دڵنیاییەوە ئەو هێلکانی کە ئێستا لە پرۆژەکانی ناوخۆ بەرهەم دێت هەر هەمویان بێکێشە و بێگرفتن دوورن لەو پەتا وەرزیانی کە ئێستا لە ناوچەکە سەری هەڵداوە ئەمە پێمان خۆشە هاوڵاتیانی خۆمان هاان دەدەینکەوە بەرهەمی پرۆژەکانی ناوخۆ بەکاربێن و ئەوانە بکڕن باشە سەبارەت بە بڕیاری حکوومەت لەوەی کە ئیتر نابی هێلکەی هاوردەکرا و بێتە کوردستان لەبێ قەدەغە بکرێت لەبەرەوەی بەرهەمی خۆمانەمانێ کارگە و پرۆژەی زۆرمان هەیە بەڵام لەولە ناوە بە قاچاق هێلکە دێتە کوردستان ئەمە چییە چێ دێنی چۆن دێ چییە مەسەلەکە بەداخەوە لە چەند سنوورێکی هەرێمی کوردستان هێلکە بە قاچاق هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت ئەوەش دەستێکی لە پشتە ئەو دەستە کە دەتوانین بڵێم ئەو کردارە بە شەو دەکرێت بە شێوەیەکی نایاسایی دوور لە هەموو ئیزراعاتە قانونیەکان بە بێ منەفێز بە بێ پشکنینی بێتەنێنی ئەو هێلکە لە وڵاتان کۆ دەکرێتەوە دێن بە ترانزیت دێتە ئێران لە دەرەوەی پشکنی بەڵێ بەڵێ بە دڵنیایی ینی هێلکەکە خراپیش بوو بێتتر چاوەڕوان کراوە بە دڵنیاییەوە ئەو هێلکانی کە بەبێ منەفێز دێ بەبێ هیچ ڕێکارە یاسایەکانی لەگەڵ ئەنجام نادرێت باشە یعنی هەر بەم شێوەیە دەوەستن یاخود ئیزراعەت لە داهاتوودا دەکرێت ئێمە وەکو پارێزگای لە سنووری پارێزگای هەولێر لێ ناگەڕێن هیچ هێلکەیەکی بیانی هاوردەی هەرێمی کوردستان بکرێت بۆ ئامانجێکەوە هاوڵاتیانی خۆمان بپارێزین لەو هێلکە بێ پشکنینانە ئەو هێلکەیە کە لە پرۆژەکانی خۆشمان بەرهەم دێت هەر هەمویان هێلکەی تەندروست و ساغڵەمن دەتوان شیا و لەبارم بۆ بەکارهێنانی هاوڵاتیان باش ئێمە چەند جارێک جێویستەوە بووینە دێتە هەولێر بەڕاست ئەو هێلکانە بەس دێتە هەولێر یاخود ئەوانەی کە بە قاچاق دێت ئەوانەی بە قاچاق دێن نهاتە هەولێر ئێستا پێشتر دەهات بەڵام ئێستاکە لەسەر بە بڕیاری بەڕێز پارێزگاری هەولێر و جنیەکی باڵا پێکات ئێستا قەدەغە کراوە هەرچەندە دەبا پێشتریش قەدەغە کرابە بەڵام ئەوە زۆر بە پێداگیریمان لەسەرەوەی کردو لەمە دو هیچ بە هیچ شێوەیە هێلکەی هاوردە کراو نایەتە هەولێر سەبارەت بە نرخ چ گرنتێک هەیە یعنی نرخی هێلکە گران نەبێت لە داهاتوودا ئەمە لیژنەکانمان چاودێری بڕی بەرهەمی پرۆژەکان دەکەن بڕی بەرهەمی پرۆژەکانیش بەراورد دەکەین لەگەڵ پێداویستی خەڵکی خۆمان نرخی هێلکە ئێستاکە یەک تەبقا لە 4,000 دینار هەتا 4,500 دینارە بە پێی حەزم و کێش و قەبارەی ئەو تەبقی هێلکەی ئێستاکە لە بازارەکان هەیە ئەو نرخی تاکە لە بۆ پرۆژەکانی ناوخۆ کەوایە ڕێگا نادەن بەرز بێتەوە لەو هەفتەیە هیچ بەڵکو ئەمە پرۆژەکانی ناوخۆ بەرهەمیان لە زیادبووندا لە کاتی زیادبوونیشدا نرخەکە بەرەو دابەزین دەچێت بە دنیاییەوە دەتوانم بڵێم زۆربەی پرۆژەکان بەرهەمەکانیان لە مانجی سێ دوو هیندە و سێ هیندە دەبێت لە مانجی سێ و چواری ئەو ساڵ نرخی هێلکەی پرۆژەی ناوخۆ زۆر دادەبەزێت و هێلکە هەرزان دەبێت زۆر. بەشێکی زۆر لە خاوەنی پرۆژەکان کە تایبەت هێلکە بەرهەم دەهێنن دەڵێن هێلکەی خۆمانە بە بەروبوومێک و پرۆتینێکی باش بەرهەم دەهێنرێن جیاوازێکی زۆریان هەیە لەگەڵ هێلکەی بێگانە حکوومەت دەڵێت لەوەتەی ئێمە بڕیارمان داوە گرنگی و بایەق بە بەرهەمی خۆمانە بدرێت تا ڕادەیەک نرخەکە بەرز بۆتەوە ئاگاداری ڕەوشی فەقیرانین
کە بە شێوەیەک لە شێوەکان ناتوانن وەکو پێشوو هێلکە بکڕن. حکوومەت دەڵێت چاودێرێکی وردمان لەسەر بازارە هەر کاتێک هۆکاری نەهاتنی هێلکەی بیانی بۆ نێوەرێمی کوردستان ببێتە ئەوەی نرخەکە لەوەی ئێستا زیاتر بەرز بێتەوە ئەوە ئەو کات بە بڕیارەکەیاندا دەچنەوە و جارێکی دیکە ڕێگا دەدەن بە هاوردەکردنی هێلکەی بیانی. ئێمەش چاودێری بازارەکە دەکەین و بەرژەوەندی گشتی لە چێ بێت ئێمەش لەوێ ئامادە دەبین. تا بابەتێکی دیکە و باسێکی دیکە بەخواتان دەست پێێت.